بڕیار وایە لەم یەک دوو ڕۆژی ڕابردووە پەیوەندیەک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەریەکە لە ئەندامانی دیژنەی دارایی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و بەشێک لە یاخود سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا پەیوەندیەک ڕووی داوە داوایان لێ کردوون کە کۆبوونەوەیەک بەم زوانە پێچێت دوو بەیانی بێگەر هەڵە نەبم لە نێوان سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەو نوێنەرانی کورد ئەو بەشێکەکە لە نوێنەرانی کورد تەبان لە بەغدا ئەنجام بدرێت کۆبوونەوەکە لە هەولێرە بێ ئەمە تەبان تا ئێستا بە فەرمیەکەی هێشتا ڕانەگەیان کەوتنی هەرێم و بەغا لە دوو لاوەیە لایەکیان پەیوەندی بە نوێنەرانی کوردەوەیە لایەکیشیان پەیوەندی بە حکوومەتی هەرێم و بەغداوەیە حکوومەتی هەرێم و بەغدا بێ سەرەتا حکوومەتی هەرێمە بێ لەگەڵ نوێنەرەکانی خۆی ڕێبکەوێت لەسەرەوەی چیەکە ئێمە پار لە 2019 گەورەترین کێشەمانەوە بوو نەمانەزانی هەرێم بەتەمای چییە من هەروە بزانمە لێرە لەم بەرنامەی ناویشت باسی ئەوم کرد کە هەرێم نازانین ڕوون نییە بەتەمای چییە ئایا نەوتەیان نایە ئێستش هەمان قسەیە هەرێم ئامادەیە نەوتەسیمی بەغدا بکەیانە بۆ لەبەرەوەی ئێستا بە ڕێژەیەکی یەکجار زۆر دەنگەکانی تەسلیمکردنی بڕێک لە نەوت لە هەرێمەوە بەرامبەر بەغدا زیادی کردووە لە ناو لایەنە عەرەبیەکانی عێراقیەکان